ڕێکخراوی شاین بۆ زانست و پەرەپێدانی خوێندنی باڵا کۆتایی بە زنجیرەیەک سیمیناری پەروەردەیی و ژینگەی و تەندروستی هێنا کە بۆ قوتابخانەکانی سنووری سلێمانی ئەنجامیاندا بوو. سەرۆکی ڕێکخراوەکە دەڵێت پرۆژەکەیان سوودی زۆری بە قوتابیان گەیاندووە، بۆ ساڵی ئایندەش پرۆژەکەیان فراوانتر دەکەن بۆ خزمەتی قوتابیان. قوتابی خوێندکار تا مەزروی ئەوەیە کە زیاتر هەوڵ و تێکۆشانی خۆی بخاتە گەڕ و لە بواری تەکنیکی کۆششکردن، بواری تەندروستی، بواری ژینگەیی، بواری یاسایی ئەمانە فراخێک هەبووە. پێویستە قوتابی خوێندکار لەو تەمەنە گەنجە ئاشنا بێ بە بوارەکانی پەروەردەیی و یاسایی و هەر بوارێکی ترکە لە ناو خوێندنگە لەوانەیە فراخێک بێ و وانەکانی کە نەتوانن بۆ ئەم بابەتانە بچن، ئێمە بتوانیمانە دەست بخەینە سەر ئەو بابەتانە و قوتابیان خوێندکاران ئاشنا بکەین بوو لایەنانی کە لە ژیانی ڕۆژانەدا پێویستی پێێتی. مامۆستایان و ڕاهێنەران و پەروەردەی سلێمانی بۆ ئاهەنگێک بانگەشکراون کە ڕۆڵیان هەبووە لە سەرکەوتنی پرۆژەکە و خەڵاتی ڕێزێنانیان پێدەبەخشێت. لە ماوەی بەڕێوەچوونی پرۆژەکە لەم ساڵدا 65 سیمینار ئەنجام دراوە، 7000 قوتابی سوودمەند بوون. بەڕێوەبەران و ڕاهێنەرانی قوتابخانەکان دەڵێن قوتابیەکانیان سوودی زۆریان لە سیمینارە پەروەردەیی و ژینگەی و تەندروستیەکانی ڕێکخراوەکە بینیوە و هیوا خوازن بۆ ساڵی ئایندا باشتر کار بکەن بۆ بەرزکردنەوە و گەشەپێدانی توانای قوتابیان. لە ڕاستی ئەم ئیشانە ئەم کارێکە ئەم پرۆژەیە کە ڕێکخراوی شاین ئەنجامیدا کارێکی نەکات باش بوو، بەڵکو زۆر پێویست بوو، چونکە ئەوەی کە دوای ئەوەی با بڵێن ئێمە سیمینارەکە ئەنجامدرا قسەمان لەگەڵ خوێندکارەکانمان ناکرد کە بەڕاستی ئەوان پەرۆژ بوون بۆ ئەوەی کە نەگەر جارێت چەندین جاری تریش ئەو سیمینارە ئەنجام بدرێ بۆیان تا بتوانن وزە و توانای خۆیان کۆ بکەنەوە بۆ ئەو مەبەست و ئامانجەی کە ئەیانەوێ بەکاری بێن و بتوانن بکەن بۆ مەبەست و ئامانجەی کە خۆیان دیاریان کردووە. ئەمە پاڵنەرێک بوو لای ئەوان، واتە ئەم سیمینارەکە ئەنجامدرا پاڵنەرێک بوو، دافعێک بوو کەوای کرد ئەوان بە خۆیان نابچنەوە و کاتەکانی خۆیان وا دابڕێژن کە لەگەڵ ئەو سیمینارەدا کە لەوێ بیست بوویان سوود لەو ئەزمونە وەربگرن و بگۆن بۆ مەبەست و ئامانجەی کە خۆیان دیاریان کردووە. بەڕێی من ئەوەی کە من ئەڵێم ئێستا ئەمەوێت ئەوانی کەیان بابەت پێشکەشەکەن بۆ خوێندکاران با زیاتر خۆیان تەسقیف بکەن لەو بوارێکیان قسەی لەسەرەکەن، چونکە ڕوبەڕووی ڕخنە ئەبنەوە. هەندێک جار خوێندکار لەوێ قسە ناکا، بەڵام لە دوایە قسەی خۆی هەیە. هەر لەو مەراسیمەدا خەڵاتی ڕێزێنان بەخشرایە مامۆستا حەسەن عومەر، سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەک یەکەم مامۆستا کە زۆرترین سیمیناری پێشکەش کردووە و زۆرترین ئامادەیی هەبووە بۆ ڕاهێنان و ڕێنمایی قوتابیان. ئەمە و ڕێکخراوی شاین دووپاتی دەکەنەوە. ئەمساڵ ئەزمونێکی نوێیان تاقی کردەوە لە ئەنجامدانی ئەو سیمینارانە. ئامانجی سەرەکیشان باشکردنی ڕەوشی پەروەردە و فێرکردنە بۆ بەرزکردنەوەی توانای زانستی قوتابیان. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.